ماک جاگەر پاش نەشتەگەرەکەی دڵی باش هەڵدەدات و تێدەکۆشێت. لە وەڵامدانەوەی پرسیارێکدا خۆگۆرانی بێژ ماک جاگەر پاش نەشتەگەریەکە تەندروستی باشە، یارەکەی ملێنی هامرێک بە ئەسۆشێتد پرسی وت بێگومان سوپاس بۆ یەزدان. لە ڕاستیدا ئێمە پێکەوە کار دەکەین. ئەو وتی بڕوات بە خۆت بێت. هەست بە چی ئەەکەی؟ تۆ دەبینی چاوت بنووقێنە و سەما بکە ئەوەی کە دەیزانی. لەگەڵ هەوەسدا بڕۆ و منیش یارمەتی دەدەم چۆن سەرنجی بینەرانی بالێت ڕابکێشی. بە زۆری من گۆرانیەکانم هەڵبژار کە لەگەڵ بالێتەکەدا بگونجێ. هامرێک لە شەوی پێنجشەممە 18 ئاپریل دووە لەکردنەوەی نمایشی باڵێتی پۆختە ڕۆژ واتە دەرگای سوور لە لینکن سنتەر لە نیویۆرک. نمایشەکە لەلایەن هامرکەوە مەشترابوو و ئامادە کرابوو کە خۆی سەماکارێکی بالەیە کە لەسەر سێ گۆرانی ڕۆڵینگ ستۆن دانرابوو: Sympathy for the Devil، She's a Rainbow و Painted Black. من ڤیدیۆکانم بۆ نارد و ئەو موزیکەکەی دانا. من سەماکەم کرد. ئەو وتی زۆر باش ئەوەی دەتەوێ بیکە. تەمەشای هەندێک لە ڤیدیۆکانم کرد و پێیدا چوومەوە. من نەمدەویست لاسایی بکەمەوە، دەمیست خۆم هەستی پێ بکەم و حەزم نەدەکرد پێم بڵێ چی بکەم لەبەرەوەی ئەمویست خۆم بم. ماک جاگەر یارمەتیدا لە تێکەڵاوکردنی مۆزیکەکە و دابینکردنی ناساندنێک بۆ نمایشەکە لە پشتی پەردەوە. هامرێک پاشون لە ڕێمایەکە وتی ئەویستی نمایشەکە ببینی. شتێکی جوان بوو. ئەو ویستی نمایشەکە ببینێت و هات و بینی و پێکەنی و بەڕاستی شتێکی تایبەت بوو کە لەوێ بوو. بەڕاستی هەستێکی جوانە کاتێک ڕاهێنەری سەماکە و ئەو کەسەی میوزیکەکەی نووسیوە هەردوو لەوێ بن و تەمەشات بکەن. باڵێتی هامرێک وەکو بەشێک بوو لە 20مین ساڵیادی یوث ئەمریکان گراند پریکس کە لە تاتری لینکن سنتەر بەڕێوە چوو.